یەکێک لەو کانزایانەی کە لە دنیادا زۆر خواستی لەسەر ئاڵتونە. مرۆڤەکان سەدان ساڵە بە دوای ئاڵتوندا دەگەڕێن. چەندین تاوان و جەنجیش هەر بەهۆی ئاڵتونەوە سەریان هەڵداوە. جاران بەو کەسانەیان دەگوت چیمیاگەر کە مادەی بە نرخیان دەگۆڕی بۆ ئاڵتون. لە سەدەکانی ناوەڕاستدا چیمیاگەرەکان لە هەوڵی ئەوەدا بوون قورقوشم بگۆڕن بە ئاڵتون، بەڵام سەرکەوتوو نەبوون. لێرەدا ئاڵتون بەرهەم ناهێنرێت، تەنیا شکلی پێدەدرێ. مرۆڤەکان ناتوانن ئاڵتون بەرهەم بهێنن، چونکە بەرهەمهێنانی ئاڵتون بە واتای دروستکردنی توخمی ئاڵتون لە ئەتۆمەکانیەوە دێت. مرۆڤ لە سایی پێشکەوتوترین تەکنەلۆژیاکانەوە توانای بەرهەمهێنانی شتانێکی میکرۆسکۆبیشی پەیدا کردووە. بچووکترین چیپەکان دروست دەکات، بەڵام هێشتا توخمەکانی پێبەرهەم نایەت. ئێستا با بچینە ئەو شوێن و کاتەی کە بۆ یەکەم جار ئاڵتونی تێدا دروست کرا. 13.8 ملیار ساڵ پێش ئێستا تەقینەوە گەورەکە ڕوویدا. سەرەتا پارچەکانی ڕووناچی دروست بوون. دواتر ئەمانە قەبارەیشیان بەدەستێنا. دواتر ئەتۆمەکانی هایدرۆجین و هیلیۆم دروست بوون. باشە ئەی توخمەکانی تر؟ ئەمانە بەردەکانی بناغەی دنیاکەی ئێمەن. ئەو توخمانەی پێویستی ئێمەن لە فڕنی هاوشێوەی خۆردا بەرهەم دەهێنرێن. با ئێستا تەماشایەکی ئەو فڕنە زەبەلاحە بکەین کە ئەم ئەتۆمانەی تێدا بەرهەم دەهێنرێ. ئەم ئاگرێت دەشێت خۆی سەرچاوەی گەرمی بێ، چێشتەکەی ئێمە بکوڵێنێ، بەڵام توخمەکان ناکوڵێنرێن، واتە بەرهەم ناهێنرێن. ئەو گەرمیەی لە لەحیمکردنی ئاسندا بەکاری دەهێنین 1300 پلەی سەدیە. ئەمەش کەمە. لەمە گەرمتر کوێ و چیمان هەیە؟ ڕووتەختی خۆر. گەرمی ڕووتەختی خۆر 5500 پلەیە. ئەمەیش لەو ئاگرانە نییە کە ئێمە دەیزانین. بە خەڵوو زیاندار کار ناکات، بەڵکو وزەی ناوەچی ئەتۆمیە. هەر بۆیە گەر هەموو زەریاکانی سەرڕووی زەویش بە خۆردا بڕێژین دیسان ناکوژێتەوە، چونکە ئەمە وەگەوەیە ئەو بە بەنزیندا بکەی. چونکە سەرچاوی وزەی خۆر بریتیە لەو هایدرۆجینەی لە ئەودا هەیە. باشە 5500 پلەی گەرمی بۆ بەرهەمهێنانی توخمەکان بەش دەکات؟ نەخێر، بەڵکو پێویستمان بەوە هەیە بۆ چەقی خۆردا ببەزین. کەوایە یەکەم فڕنی بەرهەمهێنانی توخمەکان چەقی خۆرە. پلەی گەرمی ئێرە 3000 هێندەی ڕووتەختەکەیەتی. لێرەدا پلەی گەرمی دەگاتە 16 ملیۆن پلەی سەدی. دەیتەنیا لەم پلە گەرمیەدا توخمەکانی هایدرۆجین گۆڕانکاریان بەسەردێت و دەبنە هیلیۆم. لە هەموو چرکەیەکی خۆردا 620 ملیۆن تەن هایدرۆجین دەگۆڕێ بە توخمی هیلیۆم. بەم شێوەیە 4 ملیۆن تەن لە قەبارەی خۆر کەم دەبێتەوە. هەموو چرکەیەک لە خۆردا هێندەی ئەم هەڕەمەی میسر قەبارە دەگۆڕێ بە وزە و لەی کەم دەبێتەوە. بەڵام پێویست بە نیگەرانی ناکە. گەورەی ڕاستەقینەی قەبارەی خۆر بە بەراورد لەگەڵ دنیا بەم شێوەیەیە. خۆر هێندە گەورەیە 1000 زەوی جێگەی تێدا دەبێتەوە. ئەگەرچی هەموو چرکەیەک هێندەی هەڕەمە گەورەکەی میسریشی لێکەم دەبێتەوە، بەڵام بۆ ملیۆنان ساڵی تر دەتوانرێت لە بەرهەمهێنانی وزەی گەرمی بەردەوام بێ. دەشێت بەم شێوە ساکارە لە وەرچەرخانی توخمەکان تێبگەین. دەتوانین لە گوشینی 4 هایدرۆجینەوە 1 هیلیۆم بەدەست بهێنین. لە یەکگرتنی 3 هیلیۆمیشەوە کە هەر یەکەیان 2 پرۆتۆنیان هەیە، کاربۆنێکی 6 پرۆتۆنی بەدەست دەهێنین. هیلیۆمێکی 2 پرۆتۆنی و کاربۆنێکی 6 پرۆتۆنیش یەک دەگرن. لەمەوە ئۆکسجینی 8 پرۆتۆنی دروست دەبێت. ئۆکسجین و هیلیۆمیش پێکەوە هەڵدەشێلین. لەمەوە نزیکەی 10 پرۆتۆنمان دەست دەکەوێت. ئیدی بە گوێرەی گەورەی قەبارەی ئەستێرەکە ئەم پرۆسەیە هەتا بەرهەمهێنانی توخمێکی 24 پرۆتۆنی وەک ئاسن بەردەوام دەبێت. کاتێک پرۆسەی بەرهەمهێنانی توخمەکان تەواو دەبێت، ئەرچی ئەستێرەکە تەواو دەبێت. ئیدی بەناو خۆیدا دادەڕمێت و خامۆش دەبێت. پوختەی ئەو وەرچەرخانەی لە گەرمی ملیۆنان پلەدا ڕوو دەدا بەم شێوەیەیە. ئێرە ناوەندێکی زانستیە بۆ لاساییکردنەوەی ئەو پرۆسەیەی کە هەموو چرکەیەک لە خۆردا ڕوو دەدا. لێرەدا هەزاران زاناکار دەکەن لە پێناو لاساییکردنەوەی ئەو پرۆسەیەی لە خۆر و ئەستێرەکاندا ڕوو دەدەن کە هەندێک بەڕێکەوت ناوی دەبن. زەبەلاحترینی ئامێرەکانیش بەکاردەهێنن. لەم بوارەدا پێشکەوتنی بەرچاو ڕوویداوە. بەڵام هێشتا ئەو وزەیەی خەرج دەکرێت زیاترە لەوەی بەدەست دەهێنرێ. گەر زانایان لەم بوارەدا سەرکەوتن بەدەست بهێنن، ئیدی کێشەی وزە لە دنیادا نامێنێ. پێویستیمان بە نەوت و گاز و ناوەندە ئەتۆمیەکان نامێنێ کە زیان بە ژینگە دەگەیەنن. ئیدی دەتوانن لە وزەی لە کەوچکەچایەکی توخمەکانەوە دەستیان دەکەوێ وزەی شارێک دابین بکەن. خۆرەکەی ئێمە ئاڵتون بەرهەم ناهێنێ، چونکە ئەوە یەکێکە لە قورسترینی توخمەکان. بۆ بەرهەمهێنانی توخم گەلێکی قورسی وەک ئاڵتون و زی و یۆرانیۆم، تەنانەت گەرمی ناوچەقی خۆریش بەش ناکە. ئاڵتون و توخمە هاوشێوەکانی ئەگەر کەمێکیش بۆ لە تەقینەوە سوپەرنۆڤاکاندا بەرهەم دێن، بەڵام شوێنە سەرەکیەکەی بەرهەمهێنانی لە پێکدادانی ئەستێرە نیوترۆنەکانەوەیە. ئەستێرەی نیوترۆنی بە چ واتایەک دێ؟ ئەستێرە نیوترۆنەکان ئەستێرە بچووکەکانن. بە شێوەیەکی گشتی تیرەکەیان خۆی لە 20 کیلۆمەتر دەدا. واتە تیرەکەیان لەسەر نەخشەی ئیستانبول شوێنێکی لەم شێوەیە داگیر دەکا.
بەڵام چڕیەکی وەهای هەیە کە عەقڵی مرۆڤ نایبڕێ. ئەم چڕیەش بە شێوەیە کە هێندە و نیوێک لە قورسایی خۆری تێدا جێگە دەبێتەوە. واتە ئەم قسەیەش بەم شێوەیەیە. گەر یەک کەوچکچا لە قورسایی ئەم ئەستێرانە وەربگرم ئەوە هێندەی قورسایی زنجیرە چیاکانی ئاڵب دەبێ. بۆیە کاتێک دوو ئەستێرەی لەم شێوەیە بە یەکدا دەچێشن گەرمیەک بە پلەی 100 ملیار دروست دەبێ. واتە ملیۆنان جار لە گەرمی ناوچەقی خۆر زیاترە. زانایان لە ساڵی 2017دا پێکدادانێکی لەم شێوەیان لە دووری 130 ملیۆن ساڵی تیشتی بەدی کرد. کیلۆنۆڤا لە ساڵی 2017 کارێکی گرنگی ئەنجامدا. داتایەکی بە قەبارەی هەزاران کاتژمێر تۆمار کرد. لە سایەی شەبەنگە درەوشاوە و ڕەنگاوڕەنگەکەی کیلۆنۆڤاوە چەند داتایەکی گرنگمان سەبارەت بە بەرهەمهێنانی ئاڵتون و پلاتینیۆم دەستکەوت. قۆناغەکانی دروستبوونی توخمێکی نوێ هەتا بڵێ ئالۆزە. بە دروستبوونی توخمە قورسەکانی سەر و ئاسن دەڵێن ڕەپید نیترۆن کاپچەر پرۆسێس یاخود بە پرۆسە سەختەکە ناو دەبرێ. لە پێکدادانێکی سەرسوڕهێنەری لەم شێوەیەدا لە فرنگەلێکدا کە پلەی گەرمیەکەیان خۆی لە ملیاران دەدا گۆڕانکاری بەسەر پێکاتی ئەتۆمەکاندا دێ هێندەی قەبارەی گۆی زەوی. بەڵێ هێندەی قەبارەی گۆی زەوی ئاڵتون بەرهەمدێ بە بۆشایی ئاسماندا پەرش و بڵاو دەبێتەوە. تەنیا ئاڵتونیش نە بەڵکو هەر یەک لە زیو یۆرانیۆم و تەواوی توخمە قورسەکانی تریش بەم شێوەیە بەرهەم دەهێنرێن. واتە ئەو موعجیزەیە لە تەقینەوە گەورەکەدا بەدی دەکرێت لە دروستبوون و پێکهاتنی هەر یەک لە توخمەکانیشدا جێگەی باسە. مرۆڤ بە شێوەیەکی گشتی لەم توخمانە دروست بووە. چیرۆکی دروستبوونی ئاڵتون لە ڕاستیدا چیرۆکی هەموو توخمەکانی تریشە. بابیری قسە بەناوبانگەکەی کارل سێگان کە زانایەکی فەلەگناسی بەناوبانگە بکەینەوە کە دەڵێ هەمومان تۆزی ئەستێرەکانین. لەبەرەوەی هەر یەک لە توخمەکان جیاوازیان لەگەڵ یەکتردا هەیە ملیۆنان شتی جیاواز لەسەر ڕووی زەوی پەیدا بووە. بیر لە فرنێک بکەنەوە کە من سێوێکی تێفڕێ دەدەم بەڵام دواتر پرتەقاڵی لێوە دێتە دەرەوە. شووتی تێدەکەم بەڵام قۆخی لێوە دێتە دەرەوە. لە حاڵێکدا پێکاتەی جیاوازی توخمەکان زۆر ئالۆستر و هەستیارترە لە پێکاتەی میوەکان. بۆ ئەوەی لە گەردووندا توخمێکی وەک کاربۆن دروست ببێ ئەمە ڕووداوێکە لە دەرەوەی ئەگەرەکان چونکە دەبێ زۆر هەلو مەرج پێکەوە بڕەخسێن هەتا ئەمە ڕووبدا. ئێمە پێویستمان بە کاربۆنە. کاربۆنیش لە زنجیرەیە گرتنی کۆمەڵە توخمێکی تر دروست بووە. کاربۆنمان پێویستە بۆ تۆمارکردنی زانیاریەکان کە ئەمەش پێشمەرجێکی هەستیارە بۆ دروستبوونی ژیان چونکە هەموو ژیان لەسەر کاربۆن هەڵچنراوە. دروستبوونیشی پێویستی بە عیارێکی زۆر ورد و هەستیارە. دەشێت ئەمە بە گەردوونی ئەفسانەیەی گۆڵدیلەک ناو ببین. واتە نەدەبێ زۆر گەرم بێ نە زۆر سارد بێ. هێزەکان زۆر بەهێز یان زۆر لاواز نەبن. خێرایی تیشک لەوە خێراتر یاخود خاوتر نەبێ کە هەیە. خێرایی فراوانبوونی گەردوون لەوەی ئێستا خێراتر یان خاوتر نەبێ. واتە دەبێ هەموو شتەکان لە شوێنی خۆیان دابن ئینجا کاربۆن دروست دەبێ. لە نێو خۆردا پرۆسەیەکی ناوەکی ئەتۆم ڕوودەدا. لە مەیشەوە هایدرۆجین، هیلیۆم، بریلیۆم، کاربۆن، ئۆکسجین و زنجیرەیە کارلێکی ناوەکی ڕوودەدەن. دروستبوونی هەریەک لەم ئاستانەی وزە بە شێوەیەکی هەماهەنگ لەگەڵ یەکتر ڕێکخراون. گەر کەمێک جیاوازی بچووکە بێ ڕەنگە ئۆکسجین بەرهەم نەیە یاخود ئۆکسجینێکی کەمتر لەوەی ئێستا کە هەیە دروست دەبوو. ئەوەی ئێمە پێگەیشتوین ئەوەیە کە گەردوون بە شێوەیەکی زۆر ورد ڕێکخراوە. ئەم وردبوونەیش دەبێ بە شێوەیەک بێ لە هەموو پارچەکانی گەردووندا ڕەنجی دابێتەوە. نرخی ئەم وردبوونەیش زۆر گرانبەهایە چونکە لە سایی ئەم وردبوونەوەیە ژیان لە گەردووندا پەیدا بووە. دەشێت ئەمەش بە وردی پارامترەکانی ناوگەردوون ناو ببەین. مرۆڤ لە هونەرەکانی خۆیدا ناتوانێ هونەرمەندەکە نادیدە بگرێ. بۆ نمونە کەس قسەیەکی وەگەمە ناکا بڵێ ئەم ئاڵتونانە هەر لە خۆیانەوە لە فڕنەکانی ئاڵتوندا ئەم شێوەیان وەرگرتووە. بەڵام مرۆڤ هەندێک جار قەدری شتەکان نازانێ کوێر دەبێت. ئەو پێکاتەیەی کە هیچ کیمیاگەرێک سەرکەوتوو نەبووە لە دروستکردنیدا سەبارەت بەو توخمانەی لە ورترین کاتژمێرەکانیش هەستیارترن زۆر بە ئاسانی دەیانداتە دەستی کاری ڕێکەوتەکان.